بەڵێ بەردەوامین ئێستاش وەک پێشتر ئاماژەم پێەیە گفتوگۆی بابەتی تەوەری سێم لەگەڵ میوانەکەم باسپاسەوە لە ستۆدیۆکەم هەڵبەت باز لە ڕەوشی ئێستای سووریاکەین هەڵبەت ڕەوشی سیاسی سووریا بزانین تا چەند کاریگەریە بێ بۆ سەر ناوچەکە بە شێوەیەکی گشتی بۆ عێراق یاخود وڵاتانی دراوسێ و بە دیاریکراوی هەرێمی کوردستان یاخود بزانین پێگەی کورد لەم دیمەنە سیاسیە نوێی سووریادا چۆنە بێت بە سوپاسەوە بەڕێز دکتۆر بارۆز جاف نووسەر و مامۆستای زانکۆم لە ستودیۆ لەگەڵایە دکتۆر بارۆز بەیانیت باش سوپاس کاتی خۆت بێن بەبەخشی سوپاس دەکەم دکتۆر بالەوە دەست پێ بکەین باڵێ ئەم دیمەنە سیاسی ئێستا لە سووریا پێگەی کورد لەکوێیە؟ پێگەی کورد ئێستا کورد لە سووریا بەشێک لە ئەو حاڵەتەیە کە لە سووریادا هەیە و نەک تەنها لە سووریا بەڵکو لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەگشتی خۆتەزانیت ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەرەو دۆخێکی تازە هەنگاوانێت کە ئەویش ڕۆژهەڵاتی ناوەڕاستی ڕۆژهەڵاتی گەورەیە کە ئەمریکا کاری بۆ ئەکادەمێکە کورد بووەتە یعنی بەشێکی گرنگ لەم ئەم دۆخەی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا هەیە دەمێکە لە ڕاستیە لە هەموو پارچەکانی کوردستان بەڵام بە جیاوازی ئەوەی لە سووریا ڕوئەدا طبعا لە ساڵی 2011ەوە کە شۆڕشی گەلانی سووریا دەستی پێکرد لە دژی ڕژێمی ئەسەد ئەویش بەشێک بوو لە بەهاری عەرەبی کە لەو ساڵانە لە تونس و مصر و لە چەند دەوڵەتێکی لیبیا و غەیری ڕوویاندا بەشێک لەوە شۆڕشی سووریا بوو بەڵام شۆڕشی سووریا ئیتر بەهۆی کۆمەڵێ هۆکار لەوانە هەبوونی رووسیا وەکو لەبەر ئەوەی هەندێک سەربازگەی استراتیژی هەیە لە سووریا وەتا بەرژەوەندی زلهێزێکی تایە و هەندێک هۆکاری تر وای کرد کە ئاقارێکی جیاواز بگرێتە بەر ئەو شۆڕشە لەوانەیە بکەوێتە ژێر دەسەڵاتی هێزە با بڵێن بزوتنەوە ئیسلامیەکان ڕێک وەکو هەر لە مەسر هەر لە تونس هەر لە لیبیا هەر لە هەموو وڵاتان تەنانەت لە عێراق تووشی ئەو حاڵەتە شەرەمە ڕوویە دکتۆر بەڵێ بە جۆرێک لە جۆرەکان بە جۆرێک لە جۆرە چۆن هەر ئەوەش ڕوویە دوای هەر ئەوەش ڕوویە بەڵێ هێزە سەرەکیەکە با بڵێن ئەوەی هێزە نارەکانی ئەسەد هێزە سەرەکیان ئیسلامی بوون بە تایبەتی ئیخوانی بوون بەڵام دوای ئەوە کە بەهۆی بارودۆخی عێراق کە با بڵێن هەندێ بزوتنەوەی تیرۆریستی لە عێراقدا کاریانە کرد وەکو قاعیدە بۆ نمونە و دوای ئەوە داعش کە ئەمە خۆتەزانیت باڵی کێشا بوو بۆ سەر سووریاش و لە ئەخیرا هەردوو وڵات یەک چارە نووسیان هەبوو لەو حاڵەتا بە هاتنەکایەوەی داعش داعش هەل لە ناوەکەی دیارە دەوڵەتی ئیسلامی لە عێراق و شام کە عێراق ڕێبازی طبعا دەوڵەت بوو دەوڵەتێکە خاوەن دەستور و یاسا و علاقاتی تایبەتی هەبوو لەگەڵ زلهێزەکان کەوایەکرد بەهۆی هاوکاری ئەمریکا و هاوکاری ئێرانیش وەکو ئێران طبعا بەرژەوەندی خۆی تایبەتی خۆی هەیە چونکە لە ئەمنی قەومی خۆی ئەترسێ وایان کرد کە هاوکاری عێراقیان کرد کە بتوانن داعش بێنە بڕ بکەن بەڵام داعش پاشماوەکەی لە سووریا ماوەتەوە تا ئێستا هێزی ئالێرە لەبەر ئەوەی سووریا تەنها هێزی با بڵێن ڕووسی تیا بوو ڕووسیا بەهۆی کۆمەڵێ پەیمان نامە لەگەڵ سووریا لەوێن بەڵام لەو کاتەی ئەمریکا بەرژەوەندی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بە پلەی یەکەم ئیسرائیلە بەڵێ دکتۆر ئەمێ ئەوە پرسم باسی ئەمریکات کرد لەگەڵ ئیسرائیل بەڵێ لێرەدا کورد تا چەند کاریگەری ئەبێ یاخود تا چەند ئەتوانێت خۆی پسەپێنێ کە پێگەی خۆی هەیە و ئەبێتە بەشێکی سەرەکی لە داهاتوی سووریا خۆی من باسی ئەوە ئەکەڵێ کە ئەمریکا ویستی بوونی هەبێت لە سووریا طبعا لە بەرژەوەندی خۆی بە تایبەتی بە پلەی یەکەم ئیسرائیل و بە پلەی دووەم ئەردەنە ئەمانە وڵاتی هاوپەیمانی ئەمریکان ئەمریکا هات سەربازگای دانا لەکوێ لەسەر سنووری ئەردەن لە تەنەف ناوچەی تەنەف لە ناوچەی تەنەف بۆ پاراستنی طبعا نزیکە لە ئیسرائیل نزیکە لە ئەردەنیشەوە و لە هەمان کاتا نزیکە لە سەربازگەیەکی خۆی لە
H3 لە عین الأسد لە پارێزگای ئەمبار لە عێراق شوێنێکی استراتیژە تا ئێستا سەربازگای ئەمریکی تیا تا ئەم ساتە وەختە ئەو کاتە کورد لە با بڵێن لە پرسەکان نەبوو بەڵام ڕووداوەکانی کۆبانێ ڕۆبانە سەنگی مەحەک بوو بۆ ئەو مەسلێ کورد لەو کاتا طبعاً هەبەگە هەبوو هەپەگە یەکینەکانی پاراستنی گەل سەر بە پەیەدەش خۆت ئەزانیت حزبێکی کوردیە لەوێ چالاک بوو کارێک کرد و ئایدۆلۆژیەکەی ئۆجاڵانی بوو یعنی ئەوەنە لای ئەمریکا سەنگی نەبوو لە هەمان کاتاشە نزیکی تورکایە کە تورکیا دژی کووردە بە گشتی و دژی پێکەکە بە تایبەتی بەڵام بینیمان کە یەپەگە ڕۆڵێکی گەورەی بینی لە پاراستنی کۆبانێ یعنی بەرگریەکی بێوێنە ئەوە مێژوو تۆماری کردووە بەرامبەر بە کێ بەرامبەر بە داعش مەترسیەکی گەورە بوو نەک لە تەنانەت لە دژی سووریا لە عێراق بەڵکو لە هەموو جیهان کورد ئالێرە دەرکەوت ئالێرە وەکو کلیلەکە بوو با بڵێن جا من ئەمێ شتێکیکە بڵێم دکتۆر لە شەڕی کۆبانەیە باڵێ کوردانی هەر چوار پارچە ئەویان سەلمان کە خۆیان کرد بە قوربانی و چوونە بەرداری شەڕی کۆبانیان کە ئەمە دەنگدانەوەی خۆی هەبوو پرسیارەکەم ئەوەیە لە ئێستادا تا چەند گرنگە لایەنەکان لە ناو کوردانی ڕۆژئاوا یەک بن یەک دەنگ بن بۆ ئەوەی کار بۆ پێگەی خۆیان بکەن لە داهاتووی سووریایە بەڵێ کە با بڵێن پرسی کورد هاتە ناو مەسەلەکە هاتە ناو مەسەلەکە بوو بە پرسیەکە کە لەسەر ئاستی ڕایگشتی جیهانی لێرە کورد لە بینی خۆیانە تەمان کەوتنە میلانێ لە 100 ئەوەی لە ساحەکەیە و چەکی هەڵگرتو و لە ناو مەیدانەکەیە یەپەگە بوو بەڵام ئەوەکان کاری سیاسیانە کرد و هەر لایەنێک مەرجعیەتی خۆی هەبوو واتە ناکۆکی هەبوو لە بینیانە بەڵام ئەوەی لەسەر ناو مەیدانەکە بوو یەپەگە بوو لەبەر ئەوە یەپەگە توانی یان ئەمریکا توانی لینکێک دروست بکە لەگەڵ یەپەکە و دوای شەڕەکەی کۆبانێ لە ساڵ 2011 ئەوەی هەسەدە بهێنێتە کایەوە هەسەدە وەکو هاوپەیمانێک لەگەڵ هاوپەیمانانی نێودەوڵەتی دژی داعش هاوپەیمانێکی استراتیژی بەڵام ئایا ئەلێرە مەسلەکەی ئایا استراتیژیان تەکتیکە دێنە سەر باسی ئەوە چونکە ئەوە گرنگە ئەو لایەنەکانی تر بە گشتی خۆی طبعاً پێدەی شوێنەوە ئەو مەسلەیە ویستیان بەرەیەک دروست بکەن ئەو بەرەیە طبعاً هاتە دامەزراندن کە ئەنەکەسێ بەڵام ئەنەکەسە سەری نەگرت دکتۆر ئەوەی کە باست کرد ئەو پشتگیریە نێودەوڵەتیە هاوپەیمانە بێ یاخود ئەمریکا بێت بۆ کورد تەکنیکیە یاخود دوێچکەی ئەوە سوالەکە ئەوە تا ڕووخانی ڕژێمی ئەسەد ڕوون نەبوو تا ڕووخانی ڕژێمی ئەسەد تەنها یەک قسەیەکی ترامپ پێشتر لە کاتی سەرۆکاتیەکەی یەکەمی وتی کورد شەڕکەرێکی باشن ئایا تەنها شەڕکەرن ئەوە پرسیارەکە بوو تا ڕووخانی ڕژێم بەڵام ئێستا لە سەرزاری بەرپرسانی ئەمریکا و فەڕەنسا و ئەڵمانیا بەڵێ کات ئێستا ئێمە داوای مافی کورد دەکەن ببوورە ئێستا ئێمە جارێک کە چاوەڕێی دەست بەکاربوونی ئیدارەی نوێی دۆناڵد ترامپ بکەین هەڵبەت ئیدارەی بایدن لە ماوەی ڕابردوودا دوای ئاڵۆزەکانی کۆبانی هێزی نار بۆ دەوروبەری کۆبانێ بۆ ناو کۆبانێ ئێستا ئێمە جارێککە چاوەڕێی ئیدارەی دۆناڵد ترامپ ئەەکەین ئەمە تا چەند کاریگەریە بێت لەسەر تێڕوانینی ئیدارەی ترامپ لەم جیاوازە لەوەی پێشتر زۆر جیاوازە پێشتر طبعاً پەیامی ترامپ هەر ئاشکرایە پێ دوای پشگیری بکەم جارە ئەیوت ئێمە نابێ هێزەکانمان ڕائکێشن لەناو یعنی شوێنە گەرمەکانە بۆ نمونە ئەفغانستانە بەڵام دوای ڕووخانی ئەسەد حاڵەتەکە گۆڕا یەکەم شەڕی ئۆکرانیاشەکە بە شێوەیەکی گشتی گۆڕانکاری بەسەرهات بەڵێ یەکەم شەڕی ئۆکرانیا شەڕی ئۆکرانیا هۆکارێکی یەکلاکەرەوە بوو بۆ ئەوەی ئایا ئەمریکا لە سووریا جێگیر بێت یان جێگیر نەبێت پێشتر لەوانە بوو کە جێگیر بێت چونکە پشکی رووسیا بوو سیاسی هەبووە دکتۆر پێشتر سەفقەیەکی سیاسی و سەربازی هەبووە ناتوانم بڵێم سەفقەیەکی بەڵام هاوکێشە نێودەوڵەتیەکانە سووریا پشکی رووسیا بوو
بەڵام کە ئەسەد ڕووخا ئێستا حاڵەتەکە گۆڕاوە و کەمێ رووسیاش لاواز بووە بۆ هۆی چوونەوە ناوەی وڵاتی ئۆکرانیا و شەڕەکەیش بەردەوامە خۆت ئەزانیت. ئێستا لە سووریا ئەمریکا یعنی وای بۆ ئەچێ کە بمێنێتەوە لەوێ بۆ ئەوەی پرۆژەکەی جێبەجێ بکە. سووریا گرنگە لە ناو جەرگەی ناوەڕاستی ڕۆژهەڵاتی ناوەڕاست. ڕوخانی ئەسەد بەڵێ بۆ کورد دەرفەتە یاخود کاریگەری خراپێ بێت؟ نەنە دەرفەتە بە بۆچوونی منەوە دەرفەتە، چونکە پێشتر وڵاتانی هاوپەیمانان با بڵێن ئەمریکا، بەریتانیا، فەرەنسا بە تایبەتی ئەڵمانیاش ئەمانە ئاشکرایان نائەکرد، یعنی با بڵێن هەڵوێستیان ڕوون نەبوو. ئێستا ئیسرائیلیش وە بۆ ژیری پشتیوانی لە کوردەکات. ئەوە حاڵەتێکی زۆر یعنی با بڵێن هۆکارێکی زۆر گرنگە هاتۆتە کایەوە کە ئەوەش بە ئاشکرا بۆ یەکەم جارە وەزیری دەرەوەی ئیسرائیل کە گفتوگۆی ئاشکرا لەگەڵ باڵای حکوومەتی ئیسرائیل کاروباری لەگەڵ بەرپرسی کاروباری دەرەوەی ئیدارەی خۆسەری سووریا واتە مەبەستم ڕۆژهەڵاتی سووریا قەسەد ئەم گفتوگۆی ئاشکرایە و لە هەواڵەکانە باس ئەکرێت پێشتر کورد شەرمیە کرد لەوەی بڵێ من پەیوەندیم هەبووە لەگەڵ ئیسرائیل. ئێستانە بە ئاشکار شانازی شوێکە من علاقاتی نێودەوڵەتیم هەیە تەنانەت لەگەڵ ئیسرائیلشە. ئەوەی حەزەکەم بڵێم سەفیری پێشووی ئەمریکا لە دیمشق بە ئاشکرا باسی کرد، وتی ئیسرائیل هاتۆتە ناو معادلەکەوە و ڕەنگە ناچار ئەبێت هاوکاری کورد بکات لە دژی تورکیا. ئاشکرا و ڕەنگە شەڕی ناوخۆش ڕوو بدات کە دوو جەمسەرەکەی ئیسرائیل و تورکیا بێت. بە ئاشکرا باسی کرد. جیاواز لەم دوو جەمسەرە دکتۆر هەڵوێستی حکوومەتی کاربەرەکەری دیمەشق بەرامبەر کورد لە ئێستا ڕوونە؟ نەخێر نە لای کورد نە لای ئەمریکا و لە هاوپەیمانان هەمووی ڕوونیە. ئەوانەی کە هاتنەوە بۆ دیمەشق سەردانیان کردن وەکو با بڵێن جێگری وەزیری دەرەوەی ئەمریکا و ئەڵمانیا و وەزیرەکانی دەرەوەی ئەڵمانیا و فەرەنسا هاتن وەکو گەشتێکی فەرمی نەهاتن، بەڵکو هاتن بۆ ئەوەی مەسەلەکە تاقی بکەنەوە ئایا هەڵوێستی ئەم ئیدارە تازەیە لە سووریا تاقی بکەنەوە چۆنە وتیانێ بە چاوەڕێیەکەین چاوەڕێ بەراوردی گفتەکان لەگەڵ کردارەکانەکەین. تا ئێستا ڕوون نییە بۆیان و یەک شتێکی ترشەیە ئێمە ئەبێ باسی پێشتر لە ڕووداوەکانی بەهاری عەرەبی ئەنجامەکەی هەمووی حیزب ئیسلامیەکان هاتنە سەر حکم، وەکو حزبی نەهزەی ئیخوانی لە تونس، وەکو ئیخوان موسلیمین لە مصر، وەکو لیبیا، بەڵام لە ئەخیرا شکستیان هێنا. دکتۆر من پرسیاریشکەم لا دروست بووە ببوور هەڵبەت کاتم نەماوە ئەگە بە کورتی وەڵام بیتەوە ببوورە من داوای لەبوور نەکەم ئەگە بە کورتی وەڵام بیتەوە. سووریا بەرەو کوێ ئەڕوا یاخود ئەتوانین بڵێن ئێستا بێدەنجیەکە بەر لە هەڵکردنی گەردەلوولەکە؟ ئەڵێم کۆمەڵێ هین هەیە با بڵێن هۆکاری خودی ناو سووریا، کۆمەڵێ هۆکاری مۆزوعی دەرەوەی سووریا هەیە. ئایا شەڕی ئۆکرانیا ئەگات هێشتا زۆر بڕیار بین؟ بەڵێ هێشتا زۆر هێشتا زووە، چونکە وڵاتانی ئەمریکا و ئەوروپا بەگشتی چاوەڕێ ئەکەن بزانە با بڵێن هەڵوێستی حکوومەتی تازەی چۆن ئەوانیش پەسەندی ئەوە ناکەن کە حزبێک تەنها خۆی بە شوێکی تاکڕە و حکمی سووریا بکە. ئاشکرا باسییان کرد وەکو عێراقی لێبێت وڵاتێکی خاوەن دەستور دیموکراسی مافی کەمایەتیەکان پارێزێ مافی ژن پارێزێ ئەمە پەیامی ئەوروپا و ئەمریکا ئاشکرایە. ئایا ئەو با بڵێن ئیدارەی کە تازە هاتۆتە سووریاوە بە پشتیوانی تورکیا هەروە بەردەوامە بێت؟ چونکە تورکیا ناتوانێ من باسم کردووە پێشتر تورکیا ناتوانێ هاوکاری هیچ وڵاتێک بکە لە ڕووی مادیەوە بە هیچ شێوەیەک لە تاریخا ڕووی نەداوە توانای نییە، بەڵام ئەتوانێ سوود لە کێشەکان وەرگێ. بەڵام وڵاتانی خەلیج بەڵێ ئەتوانن پارەدارن لەبەر ئەوە ئێستا ئیدارەی سووریا تازە ڕووی کردوتە وڵاتانی خەلیج پێویستی بە پارەیە. تورکیا ناتوانێت بەرەو خۆناغێکی نوێ بەڵێ تورکیا ئەتوانێت هەندێ باند و گروپ و ئەمانە دروستکە ینی بۆ مڵۆزم لە ناو سووریا، بەڵام توانای هاوکاریکردنی نییە بە هیچ شێوەیەک. ئەمریکا
ئەوروپا باش ئەوە ئەزانن لەبەر ئەو هۆکارەی کە زۆر ئەکتیڤە و چالاکە لەسەر گۆڕەپانی سووریادا ئەمڕۆ ئیدارەی خۆسەریە لە ڕۆژهەڵاتی فراتە چونکە دوو فرات باش سووریا کاتە دوو کرد ئەمڕۆ کەرتێکی بەدەستی هەسدەیە و کەرتێکی بەسەر بەدەستی جەماعەتی با بڵێن جۆلانین ئەو ئەحمەد شەرعە دوو پەیامی جیاواز دوو ئامانجی جیاواز ئەمە هیچ پشتیوانیەکی نییە تەنها تورکیا نەبێت و بەرژەوەندیەکانی خەلیج بزان ئەوانیش تا ئێستا ڕوونیە بەڵام پەیامەکەی ئیدارەی خۆسەری ڕوونە وڵاتێکی دیموکراسی مافەکانی کوردانی ڕۆژاوە بێت بەڵێ کامیان زیاتر پشتگیری لێ ئەکرێت لەلایەن ئەمریکا و ئەوروپاوە بەڵێ بەڕێز دکتۆر بارۆز جاف نووسەر و مامۆستای زانکۆ سوپاس لە ستۆدیۆ لەگەڵمان بوون سەرکەوتووانەکەم.